تاوەکو ئێستا زۆرینەی گەڕەکەکانی قەزای کەلار لە ڕێی ڕووباری سیروانەوە ئاویان بۆ دابین دەکرێت. پیسبوونی ئاوەکەش نیگەرانی هاوڵاتیانی ئەو گەڕەکانەی بەدوای خۆیدا هێناوە و بە ناچاری بۆ دابینکردنی ئاوی خواردنەوە پەنا دەبەنە بەر گەڕەکەکانی دیکە کە ئەوان ئاوی بیری ئرتیوازی بەکاردەهێنن، چونکە وەک خۆیان دەڵێن ئەو ئاوەی پێیان دەدرێت بە کەڵکی خواردنەوە نایەت. لای خۆی شێوە بەڕێوەبەری ئاوی کەلار ڕای دەگەیەنێت لە ڕێی پاڵاوگەوە ئاوی ڕووباری سیروان دەدرێتە ماڵان، بۆیە بەکارهێنانی بۆ خواردنەوە گونجاوە. رازین لەو ئاوەی کەوا لەم بەینا ناخورێتەوە بە خواردن بە هیچ شێوەیە. ئەم ماڵانەی سەر ئەم گەڕەکە گشتی تێ لێرە بە سەتڵ ئاوە و بە جلیکانە ئاوەن بۆ خواردن. حەزەکەن چین ئاواگان شتێن سەیری بکەن. ئەو ئاوە دێت ئێمە هیچ سیروانە بەس بین ئەم دوو شاریعەی شەواتە، ئەمما تا ئیمام عەباس هەتا پارکەکە هەتا ئەو فلکە. نەوەڵا بەدەم هیچ داوادارێ چەندەها جار چوونە خەڵک مەراجعاتیشی کردەوتیانە بەخوا بڕا کاکەیان گشتی وای لێەکەینە سەبرتان پەلە مەکەن. هەر ئەوا جوابمانیان داوەتەوە. ئارەوەڵا ئاوێکی بۆ گەن و پیسە ناخورێتەوە. حەزەکەن بچین سەیریشی بکەن. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا پلانێکماندا نەبوو بۆەوەی کە ڕاستەوخۆ ئاو لە ڕووبارەکەەوە وەرنەگرین. ئێمە حوزێکمان کردووە وەکو حوزێکی نیشتنی سەرەتایی لە تەنیشتی ڕووباری سیروانەوە ئاوە چێتە ناوەوە حوزە بە شێوەی پاڵاوتن لەوێەوە ئاوەرەگیرێت و دوای ئەوە ئەنێرێت بۆ بەشەکانی پاڵاوگەکە و دوای شیاوێتی دابەشەکرێ بەسەر گەڕەکەکانی شاری کەلاردا. سەبارەت بەوەی کە ئەو گەڕەکانەی کە ئاوی پاڵاوگەیان پێدرێ ئێمە دڵنیاین لەوەی کە ئەو ئاوی بەسەریانە دابەش دەکرێت شیاوە و دڵنیاین لە ڕووی تەندروستیەوە شیاوە و بەسەریانە دابەش دەکرێت چونکە ئێمە ڕۆژانە هەموو سەرسەعاتێک چەندەها تێستی بۆ ئەکرێت. پسپۆرێکی بواری ژینگە ئاماژە بۆ ئەوە دەکات هەرچەندە لە ڕێی ئامێری پاڵاوگەوە ئاوی ڕووباری سیروان دەدرێتە ماڵان و شیکاری بۆ دەکرێت، بەڵام هێشتا پاشماوەی ماڵان و کارگەکان دەچێتە نێو ڕووبارەکەەوە و تاوەکو ئێستاش کار بۆ پاکردنەوەی نەکراوە. ئەمە شوای کردووە بەکارهێنانی مەترسیدار بێت. دیارە ئەو شیکارەی کە بۆ ئاوی ڕووباری سیروانەکرێت لایەن بەڕێوەبرایەتی ئاودێری گەرمیانەوە یان ئاوڕۆی گەرمیانەوە تا ڕادەیەک گونجاوە بەپێی شیکارەکانی خۆیان، بەڵام ئەو شیکارەیە کە ئەکرێت بۆ ئاوی ڕووبارەکە ڕەنگە 50% لە هەموو شیکارەکان بگرێتەوە، چونکە زۆربەی شیکارەکان کە پێویستە بکرێت بۆ ئاوی ڕووباری سیروان کە دابەشەکرێت بەسەر هاوڵاتیانە ئەوان پامەند نەبوونە بۆیە. بۆ نمونە ڕێژەی مادە گازیەکان یان مادە کاربۆهیدراتیەکان یان مادە نەوتیەکان لە ناو ئاوی ڕووبارەکەیە تا ئیساکە حساب نەکراوە، شیکاری بۆ نەکراوە، یان ڕێژەی مادە پاکەرەوەکان. هەموو لایەکە زانین کە ئێمە لە ماڵانە هەروەها لە گەڕەکەکانە هەروەها لە کارگەکانە ڕێژەیەکی زۆر لە تایت و سابوون و زاهی ڕۆژانە بەکارێرین و ئەچێتە ناو ڕووبارەکەەوە تا ئیساکە کەس نازانێت ڕێژەی ئەو مادە پیسکەرانە چەندێکە. بۆیە ئەبێ حساب بۆ ئەو مادانەش بکرێت، لەبەرەوەی ئەوە کاریگەری زۆر خراپێ لەسەر تەندروستی مرۆڤ تا ئیساکە شیکاری بۆ نەکراوە. باوەڕ ناکەم لە کوردستانیشا شیکاری بۆ کرابێت ئەو مادانە. قەزای کەلار کە ناوەندی ئیدارەی گەرمیانە لە 33 گەڕک پێک هاتووە و لەو ژمارەیە دانیشتوانی 90 گەڕک سەرچاوەی سەرەکی ئاوی خواردن و خواردنەوەیان ڕووباری سیروانە. پسپۆرانی بواری ژینگە و سەرچاوەکانی ئاویش چەندین جار هۆشداریان داوەتە لایەنی پەیوەنددار و حکوومەتی هەرێم لە مەترسیەکانی پیسبوونی ڕووباری سیروان و داوای گرتنەبەری ڕێگەچارەی گونجاویان بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە کردووە. بەڵام حکوومەتی هەرێم کەم تەرخەم بووە لە ئاست ئەم پرسە هەستیارە کە ژیانی سەدان خێزان دەخاتە مەترسیەوە. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.